سڵاتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم ئەم ئێوارێش لە بەرنامەی میوانی ڕەمەزان هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز ئەمڕۆ جارێکی تر لە گەڕەکی پەنجە عەلی شاری کەرکووکین و لێرە خێزانێکی تر ئەناسین پێکەوە ئاشنا ئەبین بە چیرۆکی ژیانی ئەوان و من لەو باوەڕەدام بەرنامەی ئەمڕۆ زۆر جیاوازە بێ بۆیە بە پەرۆشەوەم کە ئەمڕۆ پێکەوە ئێوەش لەگەڵمان بێن لە دەرگام دەین و ئەم خێزانە بەڕێزە بناسین. کوڕە جوان چۆنی؟ حەز لە مایکەکەیە؟ دەی زامەتوانی قسە بکەی؟ دەی لەگەڵم؟ یا ئەڵڵا! کاکە باشی؟ ئەحواڵت؟ سپاس دەکەم مناڵی ئێوەیە؟ لە باش مناڵەکەشمان هێنایەوە. کاک نەوزاد زۆر سپاس کە ڕێگەتدا ئەمڕۆ میوانداریەکەت قبوڵ کرد. بەڵێ بەخێر هاتنتانەکەم ماڵتانەوە بێ ئێوە پێشەکی خۆمان داواما کردێنە لا من هاوڕێکمان لێ بدەنەوە. دەستان خۆش بێن و منەتان زۆر بەیەخوا. پێم بڵێ ئێوە بەرنامەکەتان بینی وەردانیش لای منەوە؟ بەڵێ بەرنامەکانتانم بینی بەلەخێر ماڵان. بەڵێ چۆن پەیوەندیت کرد؟ وەڵای لە ڕێ برادەرێک. بەڵێ باشە لیژنەکە هاتنە ماڵتە؟ بەڵێ سەری غەسەلەکەمیان کە غەسەلەکەش کاوە. بەڵێ تەواخێ دوتی ویشەکە هاتم وەڵای تەواخێ ویشەکە خستەڵ پاکە. بەڵێ خێزانشم ناساغە لە دوێ بۆی متوانێت. بەڵێ کێشەنیە گرنگەوە تۆ سەرۆکی خێزانەکەیت و قسەمان سەلاجەکەت ویشەکە وتم سەلاجەکەم ماتۆڕیستە دوێنە پێرە کابێ لە ڕێخوا بێت ماتۆڕەکەی بۆ دوایی باسی ئەو شتانەکەین کە چیتان پێویستە بەس پێم خۆشش دارێ باسی عایلەکەتان بۆ بکەیت چەند کەسن چەند مناڵت هەیە. وڵای سیانی خزمەکاری تۆمەیە و منۆ خێزانەکەمی 5 نەفەر. سێ مناڵت هەیە؟ ئابەس مایکەکە نزیکەوە خۆت و خێزانیایی 5 کەسن. بەڵێ 5 کەس. باشە چ کارەکەیت؟ وڵای هیچ کاری ناتوانم. لە ئێستایی چ کارێ ناکەیت؟ بەس پێشوو ئەم لێ مەکرد. بۆ؟ ئێستا چکە توش حادثە بووم پام پلاتینە. پلاتینە. تووشی ڕووداوی هاتوو چۆ بوویت؟ بەڵێ. کەی؟ پارەکە تەقریبەن لە نێزگەی بەهارە. تۆ لەوانەدا ئەوان لە توێیاندا چۆن بۆ ڕووداوەکە بۆمان باسکە؟ خۆی گەڵابێ لێمیدا گەڵابەکە وەکلو لێمیدا مسە توتەن پێ بوو کە گەڵابەکە لێمیدا ئاگام لە دنیا نەما. بەڵێ قاچم شکاب لە شارە کەوتین. لەکوێ لە ناو شار یان لە دەرەوەی شار؟ بڵێن لە بەرامبەری ڕەجەبات لە دەرەوەی لێدا. بەڵێ لە دەرەوەی لەیلا. ئاوارە بوو دەرسێ ڕۆی لە مسە شازان هێزەڕەشکی هاوم بەسەر. بەڵێ نەمتوانی چەند پێ بڵم. تەختیتیان کرد بۆ مرور و پارەیاندا و مرور و هەموو شتەکان فرەتراوە سەر من. ماڵێکیش ئەوە کوڕەکان مرد کورد بوو لەگەڵ بگڵاو. یعنی کەسێک مرد لە ڕووداوەکە بەداخەوە. بڵێ داوای خانی تاپیان لێ بکرد نەمبوو. بەڵێ بە 1000 ملیۆن لە هەڵمەتە 4 ملیۆن دینار قەرزم کردە لە خەڵک. بەڵێ تاکوی سەردەش نازانم 4 ملیۆنەکەی چۆن بدەم. بەڵێ ئەبەس مایکەکە نزیکەوە بۆ بوورە بۆی باشی گوێمان لێت بێت. یعنی تۆ بۆ سوڵحەکە 4 ملیۆنت قەرز کرد. بەڵێ ئێستاش نازانم چۆن بدەمەوە. بەڵێ حایر بوومە. تەواو کێشەکە کۆتایی هات؟ بەڵێ کێشەکەم کۆتایی هات. وتیان تۆ مانگێکیش لە سجن بوویت؟ بەڵێ لە تەسرات. بەڵێ هەر لە بەرەم ڕووداوە؟ بەڵێ وەکو ئێستاکە هیچ ئیشێ ناتوانم. پام پلاتینە. یعنی تۆ لەو ڕووداوەوە پێت وای لێ هات؟ بەڵێ توش نەخۆشی شەکرێش بوو. لەگەڵ ڕووداوەکە؟ بەڵێ دوای ڕووداوەکە توش نەخۆشی شەکرە بوو ئیشاعی قاسم و ئەجیزەی شەکرە و جاز شەکرە و دەرزی شەکرەکەشم هەیە لە ماڵایە. باشە ئەی چارەسەری نییە قاچت؟ والله چارەسەرەکەی ئەو پلاتینەکەیە
پلاتینەکەی آه. بەس ئێستا ئەلەساس ئەبێ بڕۆم ئازاری پلاتینەکە نییە؟ دەرکەمەوە ئازاری نییە ئازاری وڵی بەس بەشەوە بەس بەشە بە ڕۆژ چ کە حرەکاکەم هیچ ئازار شکێنێک شتێکت وەرنەگرتووە بەردەوام بەکاری بێنیت وڵی نادەنێ نادەنێ ئاڵێ إلا حەبخەوە حەبخش ئەڵە نایدی بەڵام ئێستا ئەڵێگە ئەمەلات کەی پلاتینەکە دەرکەیتەوە ئیسراحەتە بۆ تو بەڵێ بەڵام پارەی ئەمەلاتەکە شم نییە زۆرە پارەکەی وڵی تقریبا 3 ملیۆنێک تەڕوە کە دەبێ پیا فەقیر ئمڕۆ زۆر بۆ پیا فەقیر ڕاستە باشە ئەی ئێوە بزانم چاوی شت کێشەی هەیە هەر لەو ڕووداوە وات لێ هات نەوەڵە چاوم لە کاس سداستێن لە مامە چۆمەتۆکەی لیلانیشمەکە بەسەر ئەکۆت منە چۆمەتەوە دکتۆرێک دۆزیێت تۆ لە سێمانە ئەڵێ 5 ملیۆن بۆ تەکەمە کۆکەیتری لێک ئەشە پارێگەرە کۆ ناتوان بیکەم ڕاستە یانی تۆ لە دوای ڕووداوەکەەوە هیچ کارت نەکردووە یانی تقریبان ساڵێک کە بێ هیچ کارێکت نەکردووە هیچ کارێکم نەکرد یعنی ئەوەی هاوسی بێنێ ئەیهێنێ ئەوەی هاوسی لێنێ نییە باشە وتە سێ مناڵتەیە ئەخوێنن وڵی دوانە لە مەکتەبە و دانێکیان بچووکە باشە ئەی کێ مەسرفتانە کات کێ هاوکاریتانە کات جگە لە دراوسێکان کەسی تر هەیە خزم کەس وڵی ینی خزمەکان هیچ باشن بووم ئەو هەندێن ینی پێویستت بێت چاندی بەبێ بەس وەکو نییە باشە ئەی ناوت لە هیچ ڕێکخراوێکی خاوەن پێداویستی تایبەت تۆمار نەکردووە یان هیچ ڕێعاە شتێکت نییە نابێ بگریت حەز ناکەم کەس لە بەرنامەکەم بگیری باشە لەبەرەوەی من هاتووم کاتێکی خۆش لەگەڵ ئێوە بەشارەکەماندا خۆش خوا ئاسانی بکات یعنی ئەم خانەیە بینی تەشڕەکەی لە لەیزای کەرکووکە هەیە بەڵێ کە پێراراتنە لا فۆستەوە لەنا ئەم غرفەی بنگستی ئاوەڵەسی کە ئاوەڵەسی مەڕاکین هی خۆتە خانووەکە بەڵێ بەس وڵای وەکو ساوکە کرێچیت ئەگەر تۆ زستان لەلای لێبی بڕۆیت هەماڵ یانی زستانە ئەڕۆیت هاوین دەیتەوە بەڵێ سەبەکەیشی بڵێ گەچەکە بەرە بێتەوە حەزەکەم بۆ نمونە خۆتان بێن سێ گەچەکە بکەن شتی بەرە بێتەوە دەیخوا ئاسانی بکات باشە ئەی تۆ کە ئێستا هیچ کار ناکەی هەر لە ماڵەوەی چۆن کاتەکان بەڕێیەکەی وڵی کاتێک هەنم بەخافەت یان داوا کارم لە هاوڵاتی لە هەشت کەسێ بێ بتوانن شتێکم بۆ بکەن ینی سەتوتێکم بۆ بکەن پێداوستی ینی بژووی ژیانی ماڵەکەم بەرمەسەر من مەمنون بۆچی ئیلا تەوێت سەتوتە تا بێ سەتوتە ئەزانی چی دادە نێرگرجان سەدتەکە ئەتوانی حەماڵی پێ بکەی ئەتوانی شتی پێ بفرۆشی هەموو کاتێکیش بێ لەسەر دوکانێک شتێک بەس دابنیشیت باشتر نییە بۆ تۆ مادام قاچ دێش ئەوەش بێ خۆت هەوڵە داوە وڵی هەوڵم داوە نییە نییە دەیخوا کەریمە ئینشەڵڵا بەڵکو ئەم بەرنامەیە خەڵکی خێرخواز بیبینێت و هەم هەلی کار بۆ تۆ دەرفەت بێ و دەیخوا ئاسانی بکە ئینشەڵڵا باشە ئەی لە ماڵەوە چیتان پێویست بوو؟ وەڵڵاهی لە ماڵەوە ئێمە بەڕاستی مەجەویدەمان نییە غەسالەکەم بە خۆشکاوە غەسالەکەم یعنی بەس زۆر ئیش پێکەین شەڕ پێ بفرۆشین تەباقە بە زۆر شەڕی پێ بفرۆشین ئیش پێکەین سەلاجەکەمە بەخوانی وە عومرە یعنی ماتۆڕی کۆنی لەسەرە بەخوا ینی بڵێ بەڕات یانی شتەکانی هیچی بەکەڵک نایەت وەڵڵاهی ماڵەکەم زۆر شتەکانی بەکەڵ نایە ینی ئەو نییە بڵێ شت تازەیە تر ینی چامان لە دەست خەڵکە خوا کەریمە لە دەستی خێرخواز ئەگەر بتوانێت دا بکاتە لیمان و باشە ئەی بۆ ڕەمەزان چۆن خۆتان ئامادە کرد و پێداویستیتان هەبوو بە پێوەی کە بەڕۆژوو بن و چۆن بەربانگەکەن وەڵڵاهی لە ڕێ خێرخوازەوە هاوسی ینی لە منطقەی تر وتت خێزانی شت نەخۆشە بەڵێ چیەتی ئەو وڵی تۆزی نازان پەتای گرتت دەی سەلامەتە ئینشەڵڵا باشە جگەلەوە تۆزێک ئێستا هەستەکەی بازاڕیش
گۆڕانکاری بەسەرا هەتووە شت گران بۆ وایە بەڵێ ڕەچاوی خەڵکی کەم دەرامە دەکرێت لە بازار والله هێگەر بە جۆرەی فەقیر بێ بازارەکە وڵی زۆر گرانە گرانە بازارەکە بەڕاستی کێشێ بۆ بە فەقیر باشە ئێوە لەم سنوورەوە بزانم چەمەکە بەلاتانە تێپەڕێت بۆنی ناخۆش و حەشرات و شتانە نییە لە مۆزدە بە تایبەت چۆن شەوان نوێش لە ڕاوتەلیە بۆنی زبڵ و خولباقە و حەشرات زۆر بینی لە حەوشەیە ئەڵامە مەگە پەڕێ بێت ژێ قاپێکە ناتێژ ئەی شارەوانی هیچ نایە پاکی کاتەوە هەتا کوێساکە من چەند ساڵە لێرەم شارەوانیم لە بینیوە یەک شارەوانی نایە دەست خۆش بێ دەست خۆش باشە ئێمە ئەمڕۆ کافرێکمان لەگەڵ خۆمان هێناوە قژی مناڵەکانت چاکە ئەگەر حەزیان لێ بوو ئەیان بین بۆ یاریش و دواتریش کۆمەڵە دیاریمان بۆ ئێوە هێناوە دوای ئەوەش پێکەوە بەربانگەکەین باشە ئەمانەوە ئەمڕۆ خەمەکانت کەم بکەینەوە ئەمە پێ بکەنیت باش نامەوێت بگریت نامەوێت بگریت باش دەست خۆش بەڕێزان بەشێکی تری بەرنامەکەمان ئەمڕۆ لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا هەستم کرد ئەمڕۆ بەرنامەکە جیاوازتر ئەبێت ئەوش بەوەی کە ئێمە بڕگەیەکمان بۆ زیاد کردووە ئەو خێزانانەی پێویستیان بە دەلاکی بێت کوافێرێکمان لەگەڵ خۆمان هێناوە کاک ئەحمەد قژیشیان بۆ چاکە چونکە کاک ئەحمەد چۆنی ڕەمەزانان سەرقاڵە بنوەنی سەرقاڵە بین بە ئیشە بکارەکەەوە دەلاک بەرناکەوە ئێمە پێشەکەوین بەڵێ ئێوە پێشەکەەوە ئێمەش لە خزمەتی دەستە خۆش بێن منە زۆر بێ یاخوا ئەمە سێمین دەلاکی ئەیکەیت بەنیا باشە بەخواستی خۆیان سریان چاکرد بەڵێ بەخواستی خۆیان بۆ ئەو بچووکە چۆن وەستا جوڵی هەبوو بەڵام باش بوو برادران هاوکارت هاوکارم بوون لەگەڵیەوە باش و کاکمەدی هاوکارت مەهدی بەڕێز بوو باشە ئەی کاکەکەی تر حەزی کرد قژی زیاد تۆزی زیاد بێ لەبانەوە بەڵام ئەیاوت کورتیکەوە بەڵام بەوەستی خۆی بەڵێ باشە ئێوە لە دەرەوەی ئێرە مەکە پیسە بیت ئادەم پیسە بیت لاچۆ لە دەرەوەی ئەم کارە لە شوێنی خۆتان تۆزی کارکردن بۆ مناڵ ئیزعاجەوەیە زوری زۆرە و ئەگریە و زیادە زوولێ و ناوەستێ و اینجا چاکردنی سەری مناڵیش ئەبێت لەبەر خوێندنگا تۆزێک حەزەرت هەبێت بێت تۆزێک کورتتر بێ مناڵەکانش حەزەکەن ئاسایی ینی هین دەنەوە ناین هەموو مناڵێکیش حەزەکە قژی درێژ بڵێ حەزەکەن قزیان بە ستایل بێ بە مۆدل باشە ینی ئێوە جیاوازیەکەن لە نێوان ستایلەکان بۆ کەسێکە مناڵە بۆ کەسێک مرد مناڵە بۆ کەسێکی ترکە تەمەنی هەیە جیاوازی زۆرە ستایل جیاوازی زۆرە ئێستا بۆ کاکنۆزات بەدڵی خۆی چاکێکی یان بەدڵی خۆی ستایلەکەت بۆ داناوتی ئەوانم بۆ تەنیشتانم بۆ تەنی کەوت تۆزێ منش بەهینی خۆی ڕۆ ئەوەی خۆی پێویستی زۆر باشە دەست خۆش بێ
بەڵێ بەڕێزان بەشێکی تری بەرنامەکە وەک هەمیشە پێدانی ئەو دیاریانە بێت کە کۆمپانیەکان لە ڕێگای کەناڵی ئاسمانی کەرکووکۆ پێشکەشی ئەو خێزانانەیەکان کە بەسەریان دەکەینەوە بۆم خێزانە بەڕێزە تەبان دوای ئەوەی لیژنە بینیویانێتی و پێداویستەکانیانی دیاری کردووە ئەمڕۆ گروپی کۆمپانیەکانی وەبەرهێنەر سەلاجێکی بۆ خێزانە بەڕێزە ناردووە ئەوان باسییان لەوە کرد سەلاجەکەیان کێشەی هەیە و کار ناکات و هەروەها هەر کۆمپانیای وەبەرهێنەر ڕسالەیەکیشی بۆم خێزانە بەڕێزە ناردووە دەستیان خۆش بێت و هەروەها تەباغێکیش بە هەمان شێوە خێرخوازێک بۆم خێزانە بەڕێزەی ناردووە ناوێت ئاماژە بە ناوی بکەین موبەریدەیە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجا پرۆژەی گاردنستی لە کەرکووک ئەم موبەریدەیە بۆم خێزانە بەڕێزە ناردووە و هەروەها کۆمپانیای تینۆس کارتۆنێک پاکشکەرەوەی بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە کە هەموو پێداویستیەکانی پاکشکردنەوەی تێدایە کە بەشی چەندین مانگیان ئەکات و هەروەها ڕێکخراوی لانەتەوار ئەمیش کارتۆنێک پاکشکەرەوەی ناردووە کە زایی و سابوون و تایت و شامپۆ و موکەیف و هەموو بابەتەکان کە هەر خێزانێک یان هەر هاوڵاتیە کە پێویستێتی بەشی چەند مانگێکی تایە بەڕێوەبەرایەتی ئەو قافی کەرکووک سەلەیەکی گەورە خۆراکی بۆم خێزانە ناردووە کە هەموو پێداویستیەکانی تێدایە ڕۆن، برنج، شەکر، زەیت چەندین بابەتی تر کە وشکن و پێویستن و هەروەها تایم سنتەرمۆڵ ئەمانیش سەلەیەکی گەورە وشکیان بۆم خێزانە ناردووە کە هەموو پێداویستیەکانی تێدایە دەتوان لەگەڵەوەی بەڕێوەبەرایەتی ئەو قافی کەرکووک بەشی چەند مانگێکیان بکاوە توانن زۆربەی کێشەکانی مانگی ڕەمەزان لە ڕووی خۆراک و پێداویستیەکانەوە جێبەجێ بکەن ئەمڕۆ بەرهەمێکی تر لەگەڵمان بەشدارە شیری کیندامێڵ ئەمان مناڵی بچووکیان هەیە بە خۆشحاڵیەوە شیریان بۆمان ناردووە شیرەکە بۆ کاکە ئادەم کە ئەم بەرهەمەیە زۆر تایبەتە توان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی گەشەوە استفادەی لێ بکەن و هەروەها چەند بەرهەمێکی تریشیان لەگەڵی ناردووە کینداکس بە 3 جۆر بە شوکلاتەکە و هەروەها بە شلک و بە مۆزیش کە ئەمە گەورەکانیش توانین بیخۆن نەک تەنها مناڵەکان و بۆ شەربەت بەکاری بێنن بۆ مەحەلەبی بەکاری بێنن بۆ کێک بەکاری بێنن بە هیوام استفادەی لێ بکەن چەند دڵخۆشی کە ئەمڕۆ زۆربەی پێداویستەکانتانمان دابین کردە خۆشی ڕبی خۆتان خۆشکە ڕبی خوا ناجاتانکە لە دنیا قیامەت مایکەکەت بەرزکەوە بەس من بێتاقەتە بم کە تۆ ئەگریت من هاتووم دڵی تۆ خۆشکەم ستافەکەم هاتووە دڵی تۆ خۆشکە یعنی هەموو ئەو شتانەمان کرد بۆی ئەمڕۆ ڕۆژێکتان جیاواز لە ڕۆژەکانی تر خۆش بێت مەگریت تکایە باش ناچارم بەرنامەکە ڕابگرم ئەگەر تۆ بگریت چکە هی نامەیە هیچ کەس بگریت لە بەرنامەکەی من باش ئەم پێداویستەکانی ئێوە پڕەکاتەوە بڕێکاتەوە زۆر باشە دیارەیەکی تریش ماوە کاتی نان خواردن پێتاندەم باشە هیچ شتێکی ترت ماوە بێڵەیەکی ئەڵێ بۆ ئەو کۆمپانیانەی کە ئەم پێداویستیانەیان بۆ ئێوە ناردووە وەڵام مەمنونیانم ماڵە ناوە بێ مایکەکە تۆ زێ باش سپاسیانەکەم ماڵە ناوە بێ گەلی مەمنونیانم ڕۆژەکەتان لەگەڵ ئێمە تایبەت بوو وەڵڵی بە تایبەتی ڕۆژەکەمان لەگەڵ وێ خۆشە دە باشە هەموو ڕۆژێکتان خۆش بێ ئیشەڵڵا دەستان خۆش بێ ئیشەڵڵا ئیسفادە لە هەمووی بکەن و بەخۆشی بەکاری بێنن جارێکی تر بینە ماڵتان ماڵەکەتان بێ کێشە بێت ئیشەڵڵا دەست خۆش دووبارە سوپاس بەڵێ بەڕێزان دوایین بەشی بەرنامەکەمان بەربانکردنە لەگەڵ ئەم خێزانە بەڕێزەوە تەواوی ئەو خێزانانەی ترکە
لە ڕابردوو میوانداریانمان کرد. ئەمڕۆژ لە ماڵی کاک نەوزاد بەربانگ ئامادەیە و هەروەها چشتخانەی ماڵی باوکم خواردنێکی باشیان بۆ ئەمان ئامادە کردووە. جا من بەر لەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێن و بەر لەوەی دەست بە ناو خواردن بکەین دیارێکی تر ماوە پێم خۆشە پێشکەشی کاک نەوزادی بکەم پاشان کۆتایی بە بەرنامەکە ئەینین و سوپاسی سپۆنسەرەکانەکەین. کاک نەوزاد ئەمە کەسایەتی کەرکووک بەڕێز مامەڕەزای حاجی فایق بۆ ئێوەی ناردووە بە هیوام کە ئەم مانگە بتوانین ئیسفادەی لێ بکەیت و بەشێک لە مەسروفاتی مناڵەکانی پێ بکەیت. مەمنونی ماڵتانەوە بێ و ماڵیەوە شاوە بێ. دەستیەوەش خۆش بێ. خواردنەکانتان بەدڵە؟ ئایبی نییە. برسیت بوویە ئەمڕۆ بە بۆنەی ئێمەوە تۆزە کاتەکە زوو ڕۆیی. وڵی بەبوونیەوە کاتەکە زۆر ینی حسم پێی نەکرد کە دانیشتم بەس مایکەکە نزیکەوە کە ئێوە دانیشتم حسم پێی نەکرد تاخیر بۆ بانگیان شتێک خۆی بەشەر شەکرەی بێ دایم برسیەتی. بەڵێ پارێزەکەی مادام شەکرەتە؟ بەڵێ بەس وەکو تێ ئەگاتە 600 500 بە دەرزیان سۆلین داگرم بۆ ناڵم دەی خوا ڕەحمەت لێ بکە ئیشەڵڵا سەحەتت هەمیشە باش بێ. لەگەڵ ئێوەیشا دەستان خۆش بێ دەست ئێوە خۆش بێ دەست و خەڵکیش خۆش بێ ماڵتان ناوە بێ. دەستیەوەش خۆش بێ. زۆر سوپاس. دەست خۆش بۆەوەی کاتی ناو خواردنتان لێ نەگرم مایکەکەم پێ بدەیتەوە با من سوپاسی سپۆنسەرەکان بکەم. ئێستا کاتی بانگە گوێمان لە بانگە بۆیە پێش ئەوە ئەمەوێ کۆتایی بە بەرنامەکە بێن و سوپاسی سپۆنسەرەکانش بکەم. سوپاس بۆ بەڕێز کاک ئاسو مامەند کارگێڕی مەکتەبی سیاسی، هەروەها سوپاس بۆ بەڕێز کاک ڕەوەند مەلا مەحموود لە پرسیاوی مەڵبەندی دوو ڕێخستنی کەرکووک، هەروەها سوپاس بۆ بەڕێز ئەندازیار عەبدولستار بەرزنجی لە ئادەسێوە بەرهێنانی کەرکووک. سوپاس بۆ تەواوی کۆمپانیایانەی کە سەپۆرتی ئەم بەرنامەیەکەن و هاوکاری و خێزاناناکەن کە ئێمە بەستەریانەکەینەوە. سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم کە ئەمڕۆ وەک هەمیشە خوانی ئەم خێزانە بەڕێزیان یان سفرێم خێزانە بەڕێزیان ڕازاندۆتەوە دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ. سوپاس بۆ شیری کیندامێڵ کە ئەمڕۆم خێزانە مناڵیان هەبوو توانیان سەپۆرتی ئەو مناڵە بکەن بە شیر و بە هەندێک پێداویستی تر کە بۆ مناڵە سفادەی هەیە. تا ئێوارەیەکی تر و پرۆگرامێکی تری میوانی ڕەمەزان دێمەوە ماڵتان. ماڵەکانتان هەمیشە ئاوەدان بێ و سفرەتان هەمیشە ڕازاوە بێ و خوای گەورە ڕۆژتان قبوڵکە و خواتانەکە.